چیرۆکی ئەلڤێس و بارشەلۆنە دەگەڕێتەوە بۆ هاوینی 2008 کاتێک بەرگریکارە بەرازیلەکە بە گرێبەستێک تا هاوینی 2012 لایەنی سیڤیلیەوە بە بڕی 32 ملیۆن و 500 هزار یۆرۆ ڕوو لە بەرشەلۆنە دەکات و دەبێتە گرانترین گرێبەست بۆ یاریزانێکی بەرگریکار لەو سەردەمەدا. دانی لە بەرشەلۆنەدا بۆ 8 ساڵ درێژە بە کاروانە وەرزشیەکەی دەدات و لەو ماوەیەدا مێژوێکی پرشنگدار بۆ خۆی و یانەکەی هەرێمی کەتەلۆنیا دەنووسێتەوە بە جۆرێک بەشداری لە 391 یاریدا دەکات بە تۆمارکردنی 21 گۆڵ و 101 ئەسیست و هاوکار دەبێت لە بەدەستهێنانی 23 نازناو لەسەر ئاستی ناوخۆی و ئەوروپی و جیهانی کە خۆیان لە 14 نازناوی ناوخۆیی و 6 نازناوی ئەوروپی و 3 نازناوی جیهانی دەبیننەوە. ئالڤێس پاش نووسینەوەی مێژووی سەردەمی زێڕین لە بەرشەلۆنەدا و پاش کۆتایی هاتنی گرێبەستەکەی بۆ 2 وەرز پەیوەندی با یۆڤانتسەوە دەکات و لەگەڵ خانمە پیرەکەشدا خاوەنی 6 گۆڵ و 7 ئەسیست دەبێت لە 33 یاریدا. سەرەڕای ڕۆڵگێڕان لە بەرزکردنەوەی 2 جام لەگەڵ یانەکەی شاری تۆرینۆ. وێزگەی کاروانی وەرزشی ئەلڤێس پاش یۆڤانتۆس پاریس سان جەرمان دەبێت و دانی بەرگریکار لە تۆرینۆوە ڕوو لە PSG دەکات و لەگەڵ یانەکەی یاریگای باخچەی شازادەکان درێژە بە سەرکەوتنەکانی دەدات. بە جۆرێک لە 73 یاریدا بەشدار دەبێت لە تۆمارکردنی 8 گۆڵ و 17 ئەسیست و ئاهەنگی بەدەستهێنانی 4 نازناویش لەگەڵ یانە پاریسیەکەدا دەگێڕێت. بەرگریکارە 38 ساڵەکەی سامبا پاش کۆتایی هاتنی گرێبەستەکەی لەگەڵ پاریس دەگەڕێتەوە وڵاتەکەی و پەیوەندی بەیانی ساو پاولۆ دەکات و لەگەڵ هاونیشتیمانەکەی بەشداری لە 95 یاریدا دەکات بە تۆمارکردنی 9 گۆڵ و 14 ئەسیست. دانی هەڵگری ڕەگەزنامی ئیسپانی بەهۆی کێشەی دارایی لەگەڵ ساو پاولۆ گرێبەستەکەی هەڵدەوەشێنێتەوە هەرچەندە تا هاوینی 2022 کارا دەبێت و پاشان هەفتەیەک لە جێهێشتنی یانە بەرازیلەکە جارێکی تر بەیانی بەرشەلۆنە شار دەبێتەوە و ئەم جارەشیان خاوەنی 2 کوپا ئەمریکا لەگەڵ بەرازیل بە گرێبەستێکی 6 مانگە و ئەگەری درێژکردنەوەی تا هاوینی 2023 دەگەڕێتەوە کامپ نو لە ژێر سەرپەرشتی چاوی درێژە بە کاروانەکەی دەدات.